وتي ابن العثيمين دينينوا واجر سرنجي فتوى كولامكي محمد بن صالح العثيمينيش بدين كلولامي بسياريك دا كليدا كريد درباري چوننا وبرلمان وبجداري كردن لولاتاني كشرعي خواجه بجيناكن ظل لابد من الدخول والمشاركة في الحكومة وأن ينوي الإنسان بالدخول الإصلاح للموافقة على كل ما يصدر، وفي هذا الحال إذا لقي ما يخالف الشرع فإنه يرده، وهو وإن لم يتبعه على ذلك أناس كثيرون يحصل بهم تقويته في أول مرة أو ثاني مرة أو الشهر الأول أو الثاني أو الثالث أو السنة الأولى أو الثانية، سوف يكون في المستقبل له أثر طيب. أما التخلي عن ذلك فيترك المجال لأناس بعيدين عن تحكيم الشريعة، فإن هذا تفريط عظيم لا ينبغي للإنسان أن يتصف به. واتا هردبيت شون ناو برلمان بشداري كردن لحكومة مروف بچوونە ناوەکەی نیەتی چاکسازی لێبێنێ نەوەک ڕازی بوون نوڕێککەوتن لەسەر ئەوەی لێی دەردەچێت. لەو حاڵ و بارەوە ئەگەر بەوەی کە پێچەوانەی شەرع بێت گەیشت ئەوە ڕەتی بکاتەوە و نەیهەوێت. ئەگەر لەسەر ئەوەوە خەڵکی زۆریشی بەگەڵ نەکەوت کە پیانەوە خۆی بەهێز بکاتن و پشتگیری بەدەستبینی لە یەکەم جار یان دووەم جار یان مانجی یەکەم یان دووەم یان سێیەم یان ساڵی یەکەم یان دووەم لە داهاتوودا شوێنەواری باشی دەبێت، بەڵام واسێنان لەو کارە مەوداوازی و مەوداو بەجێ دێلی بۆ خەڵکانێکی تاوانکار و گونەهبار و خراپ و واز لێ دەهێنرێ بۆ خەڵکانێکی دوور لە حکومکردن بە شەریعەتی خوا و ئەوە بەڕاستی کەمتر خەمیەکی مەزنە نابێ مرۆڤ پێوە وەسف بکرێت. لە پرسیارێکی تریشدا لە وڵامدا گوتوویەتی وأما الحلف على احترام الدستور فينوي بقلبه أنه حلف على احترام الدستور إن لم يخالف الشرع والأعمال بالنيات ولكل امرئ ما نوى. أما ترك هذه المجالس للسفهاء والفساق والعلمانيين وأشباههم فهذا غلط لا يحل المشكلة. والله لو كان الخير في امتناعها عن هذه المجالس لقلنا يجب البعد والكف عنها، لكن الأمر على عكس ذلك. أوش لا برتوشي حكم المشاركة في الوزارة والمجالس النيابية دكتور عمر سليمان أشقر لا برصة تشلوية هاتوا واتسوين خواردن لسر ريزگرتني دستور بالدليا كسكنيتي أو بينه كسوين لريزگرتني دستورك كبيشواني شرع نبيت دخوا لسريو كارو كردو كان بنيتا كان هر مروفيشش نيتيشي هيا بلام واسينان لو أنجومنانا بوجيلو لفرمان درچوان و علمانیەکان و نمونەی ئەوان ئەوە هەڵەیە و چارەسەری کێشەکان ناکات و سوێند بەخوا ئەگەر خێر و چاکە لە خۆگرتن بە لەو ئەنجومەنانە ئەوە دەمانگوت پێویستە بە دوورکەون و واز بێنن لێیان، بەڵام کارەکە پێچەوانەی ئەوەیە. لە دوای سەرنجدانی قسەکانی ابن العثيمينيش دردكويت برهاي أو شرني قتوى ومرجو قيدي بوداناوا دوام تواو لماهيتو كاري أنجومنا كان نقيشت وسيم فتواي تواوي زاناني جيغاي متمانا لقل أويا كسوين خواردنكا لسر نيتي أو كسيا كسوين دي دادات تو سوێندی بۆ دەخوات سوێند خۆرەکە نەوەک لەسەر نیەتی سوێند خۆرەکەی بی تا بڵێن نیەت دەوری تێدا دەبینی و لە پاشانەکە لە خراپەی ئاشکرا و خاڵی چوارم و لە خراپەی ئاشکرا و کوفر و شرکی گەورە و ئاشکرا نیەت هیچ ڕۆڵێکی نابێت و نییە. پێمان سەیرە کە بۆ خۆیان ئەو بابەتە کەسانە و ئەوانەی ئەو قسانەیان کردووە و لێیان وەرگیراوە وەکو ابن العثەیمینی لە شوێن و جێگاکانی تری پەرتووک و کتابەکانی عەقیدە ئەوەیان ڕۆن کردیتەوە کە نیەت لە شرکی ئاشکرا و لە کوفری ئاشکرا و لەوانە دەور نابینی و لە مەسەلەی تەلاقیش بۆچی لێرە نیەتی بۆ پار خستووە. و لە پاشان محەممەد بن ساڵح عوثەیمین فتوای هەیە لەسەر حەرامیەتی حیزب و کۆمەڵیەتیبوونی مسلمانان و تەحەزوبکردن لەگەڵ ئەو ڕایەی بۆ هەڵبژاردن تێک دەگیرێتن بەڕاستی و تێک ناکاتەوە.
جا ئەوانەی کە قسەی عوثەیمینی دەینەوە و بە قسەی دەکەن دەبی لە مەسائیلی کۆمەڵبوون و حیزبایەتی و تاقمبوونی ئیسلامەتی بەجێی بکەن ئەو کاتی لۆ لەوەی لێی وەردەگرن و لەوی تر لێی وەرناگرن.